بابەتی دووەم یاخودتەوەری دووەمی بەرنمەکە گفتوگۆ دەکەین لەگەڵەوەی ئەو دۆخەی ئێستا لە جیهان هەیە بەگشتی هەمووانە بینین سەبارەت بە تێکچوونی ڕەوشی ژینگە کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوی پاک دەکرێت پرسیار بکەین چی بکرێ بۆ ئەوەی پارێزگاری لە سەرچاوەکانی ئاو بکرێت. ئایا ئاسایشی ئاو چ کاریگەریەکی هەیە لەسەر ژێرخانی ئابووری وڵات؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لەم تەوەری بەرنمەکەی ئاراستەی بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد حەمە دەکەین کە بەڕێزیان مامۆستای زانکۆی پسپۆری بواری ئابووری و ئاسایشی ئاوە. بەخێربێی دکتۆر، بەخێربێ سەرچاوان. سپاسدانەکەم. بەخێربێ. سپاس بۆیەوە. سەرەتا بە پرسیاری ئەو بکەین دکتۆر، بزانین ئێستا ئاسایشی ئاو بەگشتی لە جیهان وە لە هەرێمی کوردستان ئێستا لە چه ئاستێکایە؟ سەرەتا سپاس بۆم دیمانەیە و سپاس بۆ هیوادارم سەرکەوتوو بن. بەنسبەت دەربارەی ئاو ئێمە هەر دەرامەتێکی ئابووری کە لەسەر گۆی زەوی هەیە کە ئاوی شێکێکە لەو دەرامەتە سروشتیەکان کە دوایی کۆنتترۆڵەکرێت. دەربارەی ئاوە ئێمە بە پێی لۆژیکی ئابووری دوو جۆر خستنەڕوو کە مەبەستمان لە خستنەڕوو ینی بەرهەمێنانە لە ئاوە خستنەڕووی سروشتیمان هەیە عەرزی تەبیعی لەگەڵ خستنەڕووی ئابووریمان هەیە بۆ ئاو. خستنەڕووی سروشتی بریتێ لە کۆی سەرجەمی ئەو ئاوانەی کە لە ساڵێکدا لە وڵاتێکدا لە سروشت بەردەست دەبێت چ لە ڕێگاکانی دابارینەوە، ئیتر باران بێت، تەرزە بێ، بەفر بێ، هەر بابەتێکی تریش بێت لەمانەی کە دەبێتە هۆی پەیدابوونی ئاو. ئەم بڕی ئەو ئاوی بەدابارینە لەگەڵ ئاوی چۆم و ڕووبار و کانی و کارێز و کانیاوەکان ئەمانە تەواویان پیان دەوترێت خستنەڕووی سروشتی ئاو. لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی چەند ڕووبارێکی سەرەکی هەیە کە ڕزەی گەورەیە، زەی بچووکە خاپورە، بەشێکە لە دیجی لە شەر، زەی بچووک سیروان، زەی زێم ئەوەش کە هەر لە سیروان بەشێکی ئەڕوات و لەگەڵ چۆمی ئەوەی لە گەرمیان هەڵە قوڵێت سپی پێ ئاوەسپی بەوانە کۆمەڵی ئەو لەو ئاوانە کە تۆ هەتا لەگەڵ ئەڵوەن کە لە خانەقینە ئەم ئاوانە بە شێوەیەکی گشتی تۆ ئەو ڕووبارمانەیە هەمیشەییە، ڕووباریشمانەیە وەرزیە. هەندێک وڕات لە هەرێمی ڕووبارانی کوردستان وشکەکەن، بەڵام هەندێک ڕووبارمانەیە هەرگیز وشک ناکەن. بەڵام بڕی ئەو ئاوانەش کە لەم ڕووبار و چەمانەوە دێت پابەندە بە بڕی ئەو دابارینەی کە ساڵانە ئەبارێت. بە پێی ئەو توێژینەوەی من کە لە کاتی خۆیان لە سەرەتای سەدەی 21 لە 2023 کە تەواو بوو ماستەرم پێهێناوە، ئەگەر لە سلێمانی ساڵانە نزبان 700 میلیم باران ببارێ لە ڕووی خستنەڕووی سروشتیەوە ئاو کێشەیەک نیە بەشی ئەوەندە ئاو ئەبێ کە تەواوی بکرێت دەکرێت، یعنی تەواوی پێداویستیەکان لە کەرتە جیاوازەکانی ئابووریە پێ پڕ بکرێتەوە لە ڕووی کەرتی کشتتوکاڵ، کەرتی پیشەسازی، کەرتی خزمەتگوزاری، کەرتی ماڵان، یعنی بەکارهێنان. کەواتە ئەتوانین بڵین بۆ بەکارهێنانیان بۆ بەکاربردن کە ئیستیخدام، یعنی ئیستیخدام لەگەڵ ئیستیهلاک، بۆ پیشەسازی، بۆ بەرهەمێنانیان بۆ بەکارهێنانی ڕۆژانەی خەڵک. دیوی دووەمی ئەوەی پێوتری خستنەڕووی ئابووری. خستنەڕووی ئابووری بڕی ئەو ئاوەیە کە بە تەواوەتی کۆنتترۆڵ کراوە لە تەواوی سەرچاوە جیاوازەکانی کێسە ناوەمێنان کە لە سروشتا هەیە، ئەو ئاوەیە کە کۆنتترۆڵ کراوە مرۆڤەکان توانیویانە لە ڕێگەی تەکنۆلۆژیای پێشکەوتوو بیان تەکنۆلۆژیایەکی سادەوە بێ بتوانێت بڕێک لەو ئاوە کۆنتترۆڵ بکە و بیخستبێتە پرۆسەی بەرهەمێنان یان بەکارهێنانەوە. لە هەرێمی کوردستانە خستنەڕووی سروشتی ئاو ساڵانە بە نزیکی 50 میلیارد مەتر سێجا خەمڵێنراوە، بەڵام بە پێی زۆری و کەمی دابارین ئەو بڕەکە مەکاتەوە. لە ساڵی 1930 بڕی دابارین لە هەرێمی کوردستان و لە تەواوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر کەم بووە، بۆ ئەبینیت لە تێپەڕینی ئاوتەدەفۆقی پێوترا بە عەرەبی لە دزەی بچووک زۆر کەم بووە. بەڵام لە ساڵی 1969 لە ساڵی 2019 کە هینەکە ساڵی 1970ش
شتەکەش ئەو بیڵماوزەکە کە پڕ ببوو ئەمە کە بادابارین زۆر بووە کەواتە خستنە ڕوو سروشتەکە بەرز بۆتەوە بەڵام خستنە ڕووی سروشتی بەرز بۆتەوە یان نزم بۆتەوە لە نزمبوونەوەی کاریگەری ئەوێ لەسەر خستنە ڕووی ئابوووریەکە بەڵام لە بەرزبوونەوەیە چونکە ئێمە نەمانتوانیوە بە شێوەیەکی زانستیانەی تەواو کە ئاوی خستنە ڕۆ سروشتەکە بخێنە ژێڕکێفی خستنە ڕوو ئابوووریەکەەوە کاریگەریەکی زۆری نەبووە لەسەر پێدانی ئاو لە ناو شار دکتۆر پرۆژەکە ئابوووریەکان ئێمە پێویستمان بە چییە بۆ ئەوەی کە ئاسایشی ئاومان پارێزراو بێ بۆ ئەوی کە ئێمە نەکەوینە ژێر مەترسی کەمبوونەوەی ئاو نەکەوینە ژێر مەترسی ئەوەی کە سەرچاوەکانی ئاومان کەس ببێ دوجار خۆتەزانی ئەمە کاریگەری لەسەر بواری ئابوووریەکەشمان لەسەر بواری بەرەمهێنانی کشتتوکاڵیشمان زیادەکە ئێمە چی بکەین تەنها مەسەن ئێمە لە هەرێمی کوردستانە خاوەنی دوو بەنداوی دوکان و دەربەندی خان ئەمە کیفایەتە بۆی کە ئێمە ئاسایشی ئاومان پارێزراو بێ هەموو شتێک تایبەتمەندی خۆی هەیە ئاوی ڕووبارەکانی هەرێمی کوردستان تایبەتمەندیەکەی ئەوەیە بەداخەوە لە 1970 سەرچاوەکانی لە دەرەوەی هەرێمی کوردستانە لە ئێران و لە تورکیایە لە تورکیا بەهۆی پرۆژەی بەنداوەکانی گاپەوە کە ئەڵێ ئەگەر تورکیا هەموو بەنداوەکانی خۆی بگرێتەوە بە 2 ساڵ بە بەردەوامی باران ببارێ ئەنجام ئەو بەنداوانە پڕەبن ئایا ئەگەر تورکیا دوودانە ساڵ ئاو بگرێتەوە نەهێڵێ ئاوی زەی گەورە و زەی خاپور و دیجلە لەگەڵ فڕات لەولاوە کە لە سووریاوە جارێکی دێتەوە بۆ ناو عێراق بەس ئەومان کارمان بەونی ئەمە باز لە هەرێمی کوردستانی خۆمانەکەین لەم بەرنامەی ئێستای جەنابدا 2 ساڵ کارەسات ڕووەدا هیچ دارێک بەرگە ناگرێت دوودانە ساڵ ئاوی نەدەی هیچ ڕۆکە بەرگە ناگرێت دوودانە ساڵ ئاوی نەدەی ئەمە لەلایەک ئێستا بەپێی راپۆرتەکان ئەڵێ تورکیا لە 1970 بۆ 80 ئاوی ڕووبارەکانی گرتوتەوە ئێرانیش لە 100% ئاوی ڕووبارەکانی گرتوتەوە کە لە خاکی ئێرانە هەڵەقڵن بە تایبەتی زەی بچووک و زەی سیروان کە ئەڵوە نیش کە ئێستا بەنداوی لەسەر دروست کردووە لە چەند شوێنێک بەنداو لەسەر ئەو ڕووبارانە دروستکراوە کەواتە تۆ بێ استراتیژێتێکی تایبەت بە خۆت بێ یەکەمیان لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەو ڕووبارانی کە بە دوو وڵات یان زیاترا تێپەڕێ پیان دەوترین ڕووبارە نێودەوڵەتیەکان ئەوە مافی هیچ دەوڵەتێک نییە بە پێی یاسای نێودەوڵەتیەکان کە تورکیا بڵێ من ئەو ئاوە هەموو یەگرمەوەیان ئێران بڵێ من ئەو ئاوە هەموو یەگرمەوە بەس ڕێژێکی زۆریان گرتوتەوە بڕێکی زۆریان گرتوتەوە ئێران 100% گرتوێتەوە لە 100% گرتوێتی ئاوەکە هیچ بڕێک لە ئاو ئێستا لە طبعاً زەی بچووک لە ئێران لای سەردەشت پێدەوێت چۆمە سوور تێگەی لەوێ لە سەردەشت ئەو بەنداوە دروستکراوە ئێستا تقریبن ئەوەندە ئاوە ئەگەرێتە زەی بچووکەوە ئەوەیە کە لەم لاو چەمەکانی خۆمانەوە ئاوەکانە ڕژێ کە لە مانگی حوتوەشتا تقریبن ئەو تێڕژانانش تەواوێک کەمە بنەوە لێرەیە کەواتە تۆ ئەبێ ڕێکەوتنێکی سیاسی هەبێ لەسەر ئاو لە نێوان حکومەتی عێراقی بە سەراحەت لەگەڵ دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیادا بۆ ئەوەی بکرێ بەشە ئاوی عێراق بمێنێ یعنی بمێنێ بەو جۆرەی لێنێ ئەمە لایەکی تریش پەیوەندی بە خۆمانەوە هەیە ئێمە ئەگەر دابارینمان ساڵانە وەک عەرزم کردی 600 میلیمێک ببارێ بەنداوی بچووک ئەبێ دروست بکەین بەنداوی بچووک بە بەردەوامی تۆ پێویست بە بەنداوی بچووکەیە بەنداوە بچووکەکان هەیانە لە بۆ نمونە بەنداوەکەی دهۆک کە نزیشی 48 بۆ 50 ملیۆن مەترسێجا ئاوەگرێ ئەمە بە بەنداوی بچووک حسێبە کۆمەڵێ بەنداوی تر لە شارباژێر لە لای کەوڵۆز نازانم کۆمەڵێک شوێنی تر هەیە پێشنیار کراوە بۆ ئەوەی کە دروست بکرێ دروستکردنی بەنداوەکان کۆنتترۆڵی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر خستنە ڕوو سروشتیەکەدا زیاد دەکات ئەتوانێت ئەو وەختە کۆنتترۆڵ ئاو بکات بۆ ئەو ئاوە بەکاربێنێ بۆ کشتتوکاڵ بۆ ماسی بەخێوکردن بۆ گەشت و گوزار ئەجا بەشێکیشی لێ بدا من بە کەرتی بۆ ناو شار بۆ کەرتی پیشەسازی و کەرتی ماڵان کەواتە بە جۆرێکە تۆ ئەتوانی ئابووری ئاوی خۆت ڕێک بخەیت و ئاسایشی ئاوت بە دیبێنی کە بتوانیت کۆنتترۆڵی خستنە ڕووی سروشتی ئاو بکەیت باش ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی کە لەبەر دەستمانەوەکو سەرچاوی ئاو توانیمانە بە شێوەیەکی تەندروست و باش
یعنی وەبەری بهێنین ئیسفادەی لێ بکەین ینی ئەو ئاوەی هەیە ئەڵێن لە هەرێمی کوردستانە و ئاوەی کە هەیە زۆربەی زۆری لانێ بە فیڕۆ بڕوە نەتوانین ئێمە ئیسفادێکی وای لێ بکەین توانیمانە چکە خۆتە زانی ئێستا لە هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان تەنانەت ئاوی خواردنەوەش ناگاتە هاوڵاتی لە کاتێکە ئاوکە لەوانێت لە تەنیشتی بێ بەڵام نەگەیشتۆتە دەست یعنی ئێمە نەماتوانێت ئیسفادە لەوە بکەین کەواتە ئەمە پێم وتی لە ڕووی تەکنیکی و استراتیجەتی بەرهەمێنانی ئەو ئێمە کێشەمان هەیە تەکنیکی ئەو دەبێتەوە ئەو پێداویستیانی پێویستن بۆ بەرهەمێنانی ئاو لە ڕووبار و کانیاوەکان و ئەمانە پێویستی بە تەنچیە پێویستی بە پاکردنەوە پێویستی بە مزەخەیە پێویستی بە کارەبایە بۆ ئەوی تۆ ئەو مزەخۆشتانە ئیش پێ بکەیت کە تۆ ئەوانە دابین نەکرد لە شوێنێک لەسەر کانگەیەکی ئەو کەواتە تۆ نەتوانی بە ئاوەکە بە چەمەکە هەر بڕاتە خوارەوە کەواتە بەپێی ئامارێکم لەلا وەرچەندە تۆزێ کۆنە بۆ ئەمڕۆ بەس با بزانم هیچی وا فەرقێکی وای نەکردووە بۆ کوشت و کاڵ بری ئەو ئاوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئەتوانێت بەکاربێن نەگەشتۆتە لە 120 بڕی ئاو کە بەکار بهێنرێ بۆ کشت و کاڵ لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە بتوانین کۆنتترۆلی ئاوەکان بکەین زۆربەی زۆری زەویە بەیارەکان دێمەکان توانین بیانکەین بە زەوی بەراو زەوی بەراویش مسۆگەرترە کەواتە تۆ باران دواکەوت یەکسەر دەست بکەین بە ئامن نابیلا بە دوعا و پاڕانەوە خۆ من ناڵێم نزاکردن بۆ باران بارین شتێکی خراپە ناخێر ئاساییە بەڵام ئایا بە بەردەوام تۆ ئەتوانین ژیان لەم ئاڵۆزبوونێ ئیمڕۆی دنیادا ژیانمان هەمی ببەستینەوە بە نووزا و دوعاوە هەمیشە خوا دوعاکانی مرۆڤ قبول ناکە کەواتە ئێمە ئەبێ بەڕاستی تەکنۆلۆژیا بەکاربێنین بۆی کۆنتترۆلی ئاو بکەین بۆ ئەوەی بتوانین ئەگەر بارانیش دواکەوت لە ڕێگەی ئاودانی دەستکردەوە گەنمەکانمان بەرین بڕێوە لە مانگی چوارە ئاوداکەوێت جارێک دوو جار بڕێک بە ئاودانی دەستکردەوە گەنمەکانمان ئاو بدەین بۆ ئەوەی ئێمە بتوانین بەرهەمی گەنممان زیاد ببێ فەرمەوە دوو دانە ساڵ لەسەرێک بەهۆی ئەوەی لە باران لە گەرمیان و هەندێک لە ناوچەکانی خواروی سلێمانی بەبەستم دیدارەی گەرمیانە لە دەربەندی خان بۆ خوارەوە بەڕێبوومی گەنمیان داماوانە هیچ دوورینەوەی نە چونکە پێ نەگەیوە ئاو نەبووە پێ بگا کەواتە تۆ لە کشت و کاڵێکی نامسۆگەرەوە لە ڕێگەی دابینکردنی ئاوە گەیتە کشت و کاڵێکی مسۆگەر کەواتە تۆ ناترسی قەیچەکە مانگی دوو جار سێ جار لە مانگی سێوە لە گەرمیانە مانگی سێ جار بەو هینە ئاو بە ئەو ئاڕشێنکردنی دەستکردەوە تۆبی بە خاوەنی گەنمی خۆت و بەس ئەمە پێویستی بە پاڵپشتیەوە نییە پێم وتی پێویستی تەکنەلۆژیای ئای بۆ بەکاربێن نانی مە بەس پێویستی بە پاڵپشتێ بۆ جوتیارەکەش سیرکە ئێمە وا ڕاهاتوین و لە وڵاتی ئێمەمانانە ئەمان بە بوو باسێکی تر ئایا بەنداوێکی گەورە مامناوەندیش بە من و تۆ یان بە مرۆڤەکان بە کەرتی تایبەت لە گیرفانی خەڵک دروست دەکرێت من پێ دەڵێم نەخێر دروست ناکرێت کەواتە لێرەیە ئەوەی کە دەتوانێت کۆنتترۆلی ئاو بکە ببێ بە خاوەنی ئاو لە هەرێمی کوردستان و لە تەواوی عێراقیشا و لە وەتای مێژووی دیجلە و فراتیشەیە حکومەتە بۆچی تۆ دیقەت بدە هەر لە مێژووی کۆنەوە لە سەردەمی دروستکردنی ئیمپراتۆریەتی سۆمەریەوە تا ئاگاتە ئیمڕۆ ئەو بارودۆخە ئیمڕۆ لە ئێمە لە هەرێمی کورد لە ڕۆژهەڵاتە هەمانە زۆر جیاوازەی لە ڕۆژئاوا حکومەت لێرە کە خاوەنی چی بووە من ناوم ئیمپراتۆریای ئاو ئیمپراتۆریەتەکانی ئاو بوون چونکە کۆنتترۆلی ئاویان کردووە بەنداوەکان دروست کراوە ئیتر بەنداو چەند سادە بووە پێشکەوتو بۆ مشکلە نییە تۆ مویمە لە زەمەنی خۆیان بەو تەکنەلۆژیایی کە هەبووە تۆ ئاوت گەیاندۆتە باخ و ڕەز و باخچە و کشت و کاڵەکان ئیتر بە کۆی لە نردوتە بە سەپان و وەرزیارەکان کردوتە بە جوتیارەکان کردوتە بەچی کردوتە حکومەت تۆ کردوتە ئاوت گەیاندووە کەواتە چی خاوەنیەوە حکومەت کەواتە حکومەت خاوەنی اقتصادە کەواتە حکومەت خاوەنی داهاتە بۆیە زۆرترین ئێستاش لە پیان ئەراضی ئەمیریە زەویەکانی میری زەوی دەوڵەت ئێستاش کە خاوەنێتی چ لە بەراو هەیەی لە دێم هەیەی لەمانە هەیەی ئەمە ئەگەڕێتەوە بۆ سروشتی ئاودان کە کۆنتترۆڵ یەکرێت کەواتە لە هەرێمی کوردستانیشە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت هەستێ بە دروستکردنی ئەو بەنداوانە کەرتی تایبەت بەنداوەتە دروست ناکات کەواتە کە حکومەتی هەرێم بەنداویش دروستەکە چی خاوەنی بەنداوەکەیە من و تۆ خاوەنی بەنداوەکە نین
حکوومەتی هەرێمی کوردستانی بێ بە خاوەنی ئەجا لەویایە کەواتە کە ئێمە خەلەلەکەمان لێرەیە کەواتە لە هێندەی لە دوو کێشەیە خۆیە بینێتەوە ئەو یەکەم سیاسەتی ئاوی دەرەوەی وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان دووهەمیان لە خراپی بەڕێوەبردننی ئەوە ئیدارەی بەعربی ئیدارە تەڵەب المیا یعنی بەڕێوەبردننی خواست لەسەر ئاو کەواتە هێندەی ئێمە کێشەکەمان لە بەڕێوەبردننی کاروباری ئاوە کێشەکە لە بەرهەمێنانی ئاوانیە و لە خستنە ڕووی ئاوانیە لە ڕووی سروشتیەوە بەڵێ دکتۆر بابەتێکی ترکە گرنگەوە کاریگەری لەسەر ئاسایشی ئاو دروستەکە ئەویش ئەو ئاوانەی کە هەمانە چۆن پارێزگاری لێ بکەین لە پیسبوون ینی بابەتێکی تر ئەوەیە کە بەداخەوە لە هەندێک لەو پرۆژانەی ئاو کە هەمانە ینی مەسە بەنداوەکانە یاخود ئەو شوێنانەی کە سەرچاوی ئاون بە هەر هۆکارێک بە ئێستا باز لەوە کرێت کە ڕێژەیەکیان پیس بووە ئەمایان تا چەند کاریگەری لەسەر ئاسایشی ئاوەکە چونکە خۆ دەزانین ئای خواردنەوە زۆر گرنگترە لە سەرچاوەکانی تری ئاو لە سروشت و لە ژانی ئاساییە سێ جۆر پیسبوون هەیە پیسبوونی فیزیایی پیسبوونی کیمیایی پیسبوونی بایۆلۆجی پیسبوونی فیزیایی مەترسیدارترینیانە دوای ئەو فیسبوونی کیمیایی دێت کە لێ لە ڕێگەی ئەلکەلاین و ئەم شتانەوە دێمە شتێکی نامێ شتێکی لێزان بەس نابیواسم چون بە پسپۆڕی من نییە پیسبوونی بایۆلۆژیش لە پەیدابوونی بەکتریا زیان بەخشەکانە لە ئاوە پاکردنەوەی پیسبوونی بایۆلۆژی لە ڕێگەی کلۆرەوەی و ئاسانە بەس پاکردنەوەی پیسبوونی کیمیایی قورسە هی فیزیایشت ئەوەیە کە تیشکی ئەتۆم و ئەمانەی ئەچێتە ناو ئەوانەی کە تیشکاوەریان ئەبن ئەوە مەترسێکی زۆر گەورەیەوە لە وڵاتی ئێمەمانانە نە ئەو پیسبوونەوەمان هەیە جارێ و نە پاکردنەوە کەشیمان هەیە بەڵام ئێمە پیسبوونی کیمیایی و بایۆلۆجیمان هەیە پیسبوون زۆرترین خاوەنی پیسبوونی بایۆلۆجین ئێمە لە ڕێگەی ئەوەی ئێستا بە نزیکی هیوادارم هەڵە نەبم ملیۆنی مرۆڤ لەناو شاری سلێمانیاژی لەناو شاری سلێمانیا باش ئەگەر هەڵە نەبم لەگەڵ برای ئازیزم ڕۆژانە لە خلالی 24 سەعاتە لە بەڕێگەی پرۆژەکانی سەرچنار و دوکانی یەک و دوکانی دووەوە بە نزیکی زیاد لە چەند ملیۆن هەڵم نەکرد بێ ئینەکان باز دەکەن سەر 240,000 مەتر سێجار ڕۆژانە ئاویەتە سلێمانی و دابەژەکرێت باش ئەم ئاوە ئەڕاتەوە ناو تانجەرۆ جارێکی تر چونکە خۆ ئاو نافەوتێ ئاو سوڕی خۆیە کات ئەو یەکێکە لەو مەواریدانەی بە ئینگلیزی پێدەوتێ renewable resource يعني الموارد المتجددة يعني درامة تازە بووەکان ئەڕوات لە ڕووبارەکە چێتەوە چەم ڕاتەوە دەریا لە دەریا لە ڕێگەی ئاو دابارین و جارێک کەواتە خو لەخواتەوە دەرامەتی ئەو دەرامەتێکی تازە بووەوەیە هەمیشە تازە دەبێتەوە نوێ دەبێتەوە باشە تۆ لێرەیە بەڵام کە دوای ئەوەی ئەڵێ 1 لیتر ڕۆنی ڕەشی مەکینەکە ڕۆنەکەی ڕێژیە لای فیتر 1 لیتر 5 ملیۆن لیتر ئاو فاسیل دەکە باش ینی چەند گەورەترین گەورەترین بەڕاستی ئەتوانم ئەو شەوە بەکاربێنم تاوانە 1 لیتر ڕۆن کەمە ناو زێرابەوە نابێت ئەبێ معالەجە بکرێت ئێستا لە زۆربەی زۆری ڕۆنگۆڕەکانی سلێمانی ڕۆنەکە ئەگرنەوە کردنەوە بەرمیلێکی تر و دوای لیانە وەرەگرنەوە ئەبڕۆنە بۆ جارێکی تر پاگەکرێتەوە ئەوە شتێکی زۆر زۆر باشە کەواتە تۆ عیب نەبێ لە ڕوت و بینەری ئازیزە زێرابانە قاپ شۆردن ئەو مەوادی کیمیایی پاکەرەوەکانی ماڵ هەموو یەچێتەوە تانجەرەوە تۆگە دیقەتی چەمەکە بدەیت هەمووی بۆ بە کەف ئەمە هەمووی پیسبوونە پیسبوون بە چی چارەسەر دەکرێت چارەسەر بە دووبارە پاکردنەوەی ئاوە ئێستا چەند فکرەیەک و دەستخۆش شتێکی وا هەیە کە ئەو ئاوانە پاکەنەوە هیوادارم بتوانین لە پیسبوونی ئاویش ڕزگارمان بە زۆر سپاسکە ئاوی پیسبوو بەکارنا دەستخۆش دکتۆرجان زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆی کامڕۆ ماندوومان کردی لەگەڵمان نبووی سپاس بۆ دکتۆر کامەران ئەحمەد حەمەکە بەڕێزای مامۆستای زانکۆنە پسپۆری بواری ئاون پسپۆری ئابووری ئاون بەخێری ئاو سەرچاوانم
خێر بەیاخوا سەر چاوم زۆر سپاس.